سلاوین گرم و هیوین دمن خوش جوارا دیارینه گلی تماشاوانین دمی لهفگاهاندنا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلور. هیویدارم اف بابت ما وی جار جوارا آماده کرین بدلی وابن. اردوغان چه جو اوباما دخوازه جبو بلاس خستنا و گوهاستنان لسوریه آسیه تندوتیجین عراقی بلند بن و کیمانیا ازدیان و جاره دبن آرمانج کنگرس امریکی کوچ کاسپی تنگاف دکا به واکولینان لسر دو شرمزاریان گلو بدکاری لجم امریکیان چیه 2012 سالا خینی بوش جبو روجنا مفانا و فلیمکی دیه مانو خلیل خلاتکی وردگرا سلاوین دوباره گلی تماشاوانا سرک وزیر ترکیه رجب طیب اردوغان میوان سروک امریکی باراک اوباما بو لکوش کاسپی و گوهاستنا دستهلاتی لسوریا ناوروک دانوستاندنین وان بو. Ladies and gentlemen, the President of the United States and the Prime Minister of the Republic of Turkey. سەرۆک ئۆباما دەڵێت لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرک وەزیری تورکیادا بەردەوام دەبن لە فشارخستنە سەر بەشار ئەسەد سەرۆکی سووریا تا کۆتایی بە خوێنڕشتنی گەلی سووریا بێنێ. لە میانەی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی هەردوو ڕێبەردا لە کۆشتی سپی سەرۆک ئۆباما گوتی ئەمریکا و تورکیای هاوپەیمان بەردەوام دەبن لە کاری پێکەوەیی بۆ پشتیوانی ئۆپۆزیسیۆنی سووریا لەو شەڕەی زیاتر لە 2 ساڵی خایاندووە بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی ئەسەد. سەرۆک ئۆباما دەڵێ ژمارەیە دۆسەی هاوبەش لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرک وەزیری تورکیادا باس کراون لەوانە ئەفغانستان وڵاتانی کۆمەڵی بیست هەروەها ئێرانیش کە هەردووکیان هاوڕان لەسەر ئەوەی نابێت ئێران ببێتە خاوەن چەکی ناوچی ئەمە بێ لەوەی وەک سەرۆک ئۆباما دەڵێ باس لە پرۆسەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کراوە. لە کۆبوونەوەکەماندا سەنگی خرایە سەر سێ دۆسێ. یەکەمیان ڕێکەوتین لەسەر بەرفراوانکردنی بازرگانی وەگەڕخستنی سەرمایە. دووەم وەک دوو ئەندامی ناتۆ وابەستەی خۆمان پشتڕاست کردوێتەوە بەرامبەر باری هاوبەشی ئاسایشی نێوان هەردوو وڵات. لێرەدا بە دەرفەتی دەزانم پیرۆزبایی لە تۆ و لە گەلی تورکیاش بکەم لەو ئازایەتی نواندوتە لەو هەوڵانەی دەیدەیت بۆ چارەسەرێکی ئاشتیانە و مێژویانە بۆ توندوتیژیەکانی پەکەکە لە تورکیا. سەرۆک ئۆباما دەڵێ بەڵام زۆربەی کاتی کۆبوونەوەکە تەرخان کرا بۆ قەیرانی سووریا و ئاماژەی بە وابەستەیی ئەمریکاش کرد بۆ کۆمەککردنی مرۆڤانەی سووریاییەکان. هاوکات بەردەوام دەبین لە زیادکردنی فشارەکان بۆ سەر ڕژێمەکەی ئەسەد و کارکردنیش لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریادا. سەرۆک وەزیری تورکیا لە پێشەنگی هەوڵە نێونەتەوەیەکاندا بووە بۆ قۆناغی گواستنەوە بەرەو دیموکراسی لە سووریادا بەبێ بوونی بەشار ئەسەد. سەرۆک ئۆباما دەڵێ خۆی و سەرۆک وەزیری تورکیاش هاوڕان لەسەر ئەوەی پێویستە بەشار ئەسەد دەسەڵات جێبێڵێ. ڕەجەب تەیب ئەردۆغانیش لە لای خۆیەوە گوتی ئەنکەرە و واشنگتن هاوڕان لەسەر ئەوەی نابێت سووریا ببێتە شوێنێک بۆ تێرۆریستان و هەروەهاش لەسەر ئەوەی نابێت لەو قەیرانەدا چەکی کیمیایی بەکار بهێنرێ. سەرۆک وەزیری تورکیا دەژڵێت خوازیارە کۆمەڵگای نێونەتەوەیی هەستیاری زیاتر نیشان بدە بەرامبەر ڕەوشی سووریا لە دەمێکدا زۆرێک لە کاربەدەستانی تورکیایی نیگەرانی خۆیان نیشان داوە بەرامبەر ڕێبازی ئەمریکا بۆ سووریا و هەروەهاش نەبوونی بڕیارێک لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە. تورکیا داوای ڕوخاندنی ڕژێمی سووریای کردووە لە ڕێی گرتنەبەری هەنگاوی قورسترەوە وەک دانانی هەرێمی بێفڕین و هەروەهاش پرچەکردنی ڕاستەوخۆی سەرهەڵداوانی وڵاتەکە. هەردوو ڕێبەر ئاماژەیان بە ئامانجی هاوبەش کردووە لە سووریادا بەڵام لەگەڵ جیاوازی ڕوانیندا سەبارەت بە چۆنێتی گەیشتن بەو ئامانجانە بەبێ ئەوەی باز لە جیاوازیەکان بکەن. بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا مها بوری خویناویترین مهبوو لی عراقی جه سال 2008 وره وان پتر جه 705 کشتی و 1700 بریندار لدوخو هیلانه پرانیا آرمان جا وان تندوتیجیان شیعانه لی لدو هفتین بوری خودی و کارکرین دکانین می کو پرانیا وان جکیمانیا ازدیانه بونا آرمان جا وان تندوتیجیان. لا چەند هەفتەکانی ڕابردوو شەپۆلی توندوتیژی کوشندە سەرانسەری عێراقی گرتوتەوە لە کاتێک گرژی سیاسی بەتایبەتی نێوان کەمایەتی سوننە و هەروە حکوومەتی زۆرینەی شیعە قوڵتر دەبێتەوە. لە ئاکام هێرشەکانی خۆکوژی و بۆمتەقانەوە کە ژمارەیەکیان شیعەکانیان کردبوو ئامانج بەدەیان کەس کوژران و بریندار بوون.
و هەروەها شاری کەرکووک لە باکووری عێراقیش لەم چەشنە هێرشانەدا بێبەش نەبوو بەهۆی دوو هێرشی بۆم تەقانەوەی خۆکوژی و لە ماوەی 2 ڕۆژی بەردەوام بەدەیان کەس کوژران و بریندار بوون. هەروەها ڕۆژی سێشەممە لە پەلامارێکی چەکدارانی نەناسرا و بۆ سەر ژمارەیەک لە دوکانی مەیفرۆشیەکان کە خاوەنەکانیان کەمایەتی یەزیدین لە گەڕەشی زەیونە لە بەغدا 9 کەس کوژران و ژمارەیەکیش بریندار بوون. پێشتریش ئەندامانی ئەم کۆمەڵایینیە ببوون بە ئامانجی پەلامارێکی تر 4 کەسیان کوژران و هەروەها ژمارەیەکیان بریندار بوون. کۆمەلگای یەزیدی لە هەموو ناوچەکانی یەزیدەکان 3 ڕۆژ تازی و پرسەیان ڕاگەیاندووە. محتەبەر شێروانی دەنجی ئەمریکا واشنگتن. سەرۆک ئۆباما کارێ ئاژانسا باجا فیدرالی شەرمەزار کرد پشتی کۆمەڵێن پارێزیار کرین ئارمانجا چاودێریە تند. ئۆباما گوت بەرپرسیارên wî karî dêbêne cizakirin. Digel hindê jî hikûmeta wî dikefte jêr sengiya berdewamiya komariyan û daxwazên wan ji bo pêdaçûnê li dor vê şermezariyê û herwesan tomarkirina telefonên peyamnêrên Associated Press sebaret eşkerekirina navê karmendekê CIA. سناتورا نبراسکا دب فشر لیستا گلی و گازندین کوماریان جه حکومت برز کرن. These recent abuses of power by both the IRS اف زدگاویا دستهلاته جعالی آجانس باجه و وزارت دادوریه خلق دماهین جبکار اینان خراب ی دستهلات حکومته. ما اف رنگ زدگاوی دیتنه ده آجانس پاراستنا جنگ هده ده اشکراکرین زانیاری نپنیده و ده برسوا هیرشانده لسر قنصلخان امریکی لبنگازی. ریبری که مانیا جواتا سناتوران حکومت خطابار کر به نزلالی و داخواست کر اندام کنگرسی همو مافه هبونا بسیارا جهر کسا که بکن رنگ زانیاری لسر وان شهمزاریا هبن. Now we owe it to all Americans to get right down to the bottom of this scandal. ئێمە قەرزاری ئەمریکیەکانین و دەبێت هەموو ڕاستیەکان بزانن و لە سەرچاوی ئەم شەرمەزاریە ئاگادار بن و هەروەها بەرپرسانیشی سزا بدرێن چونکە سەرۆک ڕاست دەڵێت کە ڕۆژێک دێت و کۆماریەکان دەسەڵاتی کۆشکی سپی دەگرنە دەست بۆیە دەبێت کار بکات بۆ ئەوەی دەستگایەکی وەکو ئاژانسی وەرگرتنی باج دوور بێت لە دەستێوەردانی حزبی و نەبێتە ئامرازێک بە دەستی حکومەتەوە. پاشان دەبێت حکومەت وەها بکات هەر کەسێک زانیاری لەسەر ئەم کێشەیە هەبێت لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. وزیر دادوری گوت وزارت اوی هفکاری دیگل FBI دیگه حتی بزاند که اگر آژانس فدرالیا باجه پیشیلی قانون کریه یا نه. لوی بروانی جماف وزارت گرج بو وکولینه لسرجه در راپورت Associated Press گناو کارمندکی CIA اشکرا کریه وی هیرشکا تروریستی پوچال کریه. This was a very serious leak. ئەمە دەرچوونێکی زۆر مەترسیداری زانیاریە. من لە ساڵی 1976ەوە دادوەرم دەتوانم بڵێم ئەمەیەکی کە لە دووسێ حاڵەتی دەرچوونی زانیاری کە زۆر مەترسیدارن. ئەمە خەڵکی ئەمریکایی دەخاتە مەترسیەوە و دەبێت لە بەرامبەری بێدەنگ نەبین. لی بروانکارین مافین سیویل و آزادیا را گهاندنه دبیجن رنگ او کریار ترسی پیدا بکت و آزادیا گهاندن و ورگرتن زانیاریان بزحمت بخت. فاتح سندی دنگ امریکا. بینەران لە ئەمریکا گەلێک کەس جوانە سەرۆک بخۆژی سەرۆک ئۆباما کوشتنا زاڕۆکان و مەدەنیان تەقەکردن لە خوێندنگەهان و بۆمبێن وەکە لە یا مارەثۆنە بۆستنی ڕووداین وەکە شەڕی ناوبەرە چاکی و خراپیە خێر و شەڕی ددن ناسکردن. ئەvê مشتومڕێک پەیدا کریە کە ئەگەر ئەو دێ ئالیکاریە بکە ئەمریکی تێبگەهن چما ئەف ڕەنگە کریار دەقەومنیان ژی وێ ئالیکار بن ڕێلوانە بگرن. چند روزان پشتی هێرشا باستن سەرۆک ئۆباما لە جڤینەکە بیر و باوەریە ئۆلیدا گوت خەڵکی باستن دیار کرد ئەمریکی دikarin لە هەمبەر بەدکاریە ڕاوەستن و باشیە بزانن. سەرۆک ئۆباما نەیەکەم سەرۆکێک و پەیوا بەدکار داخفتنین خدا بکار بینە. سەرۆکێ بەرێ ئەمریکا رونالد ریگن جی ئەف پەیوەکی ناسناو بۆ یەکێتیە سۆڤیەتا بەرێ بکار ئیناد. سەرۆک جۆرج دەبلیو بۆش جی ئەف ناسناو ji بۆی سەرۆکێ عێراقێ سەدام حوسێن ئیران و کوریا باکوور جی بکار ئانی.
کومبینەکە ڤانداویان لە ڕۆژە نیشتیمانیا دوعا و نوێژان بەشکدار لەبەر دەرگەهەی کۆنگرەسێ کۆمبین و دوعاکردن. هەر کەسی شیان هەیە خراپیان بکەتن لێدەما لەسەر ئاستی جیهانی بە ئەو دەبە بەدکاری. قەشەیە باسکی ئێڤەنجالیکڵ ڕەخنەیەن مەزن ji dagîrkirina Iraqê girtin lê heman dem dibêje ku hêrişa 11 meha neh sala 2001 bi ser Emerîka kiryareka bedkariyê bî. Evil is real. Evil is very real. How we respond to it. بەدکاری هەیە و ڕاستیە لێ ئەم دikarin یان ji nav bibin yan mezin bikin. بۆ هەیە ku em bişên bêjîn ev hovatiya kiryarê bedkaran e. Lê hindek xel ditirsin ku înane gora vê pirsê rêgiriya Emerîka bike li zanîna rastiyên egerê terorîzm û hovatiya. It's enormously dangerous to identify people as evil. پڕ خراپە ناسنامە بەدکاریە کەسێکی vê bikî çunku ew rê ji bo karên xirabtir vediketin û bêguneh dibin qurbanî. بۆ gelek Emerîkiyan hindî pitir zanyariyan li ser hêrişberê bûyera bastin dizanin, pitir dixwazin ku wan herdu birayan bêxnet qalibê bedkariya da. Li sala 2009 jî Serok Obama ev peyv carekî tir bi kar anî dema li Oslo paytexta Norway xelatê aştiyê wergirt. Naverokê giştiyê gotara Nobel ew bû ev e cîhanek xetera û bedkar têdene. Lê hem dîsan rexne giran got piştevaniya serokî li bikarînana hêza leşkerî li dijî terorîzmê li rêwresma wergirtina xelatê Nobel her eynî îdeolojiya Serok Bush bî bo dagirkirina Iraqê. Fatih Sindî, Dengê Emerîka. Mixabin sala 2002 salek xwînî bû ji rojnamevana re. Ji bilî ku jimareka mezina rojnamevanan di şeran de hatin kuştin li welatên ku azadiya ragihandinê lê vebirkirî, rojnamevan hatin kuştin yan jî cizakirin ji ber rexneyê li hikûmet û li desaladdaran. Em pêk ve berêxwe bidin vê raportê ji Newsium, mozexana li Washington ya bo rêzgirtiniya lê rojnamevanin li demê karê xwe jiyana xwe ji dest dayîn. Desya sa. Van ji nûmêra dixwastin peyaman bigehîne bîner û guhdarên xwe. Ew par hatin kuştin li demê karên xwe dikir. Nûsiyan li Washingtonê 82 nav zêdekirin li lîsta rêzgirtinê li rojnamevanan. Wênegir Ehmed İsmail Esamedî li Behrênê hat kuştin demê xwe pêşandaneka dijî hikûmetê wê nedikir. Babê wî ew kamîra parastiye ku Ehmedî bikartîna demê ew hatiye kuştin. هشتا کس بکشتناوی نهاتیه توانبار کرن. Ez hîvî dikim qurbanî mafê xwe wergirin. Yên ev sal hatin kuştin yan par jî. Ez hîvî dikim dadwerî rêka xwe bibînitin. Eva cara dawî bû Mukerrem Xan Atif, peyamnêrê dengê Amerîka raportê bidetin ew li mizgefteka Pakistanê bû. Mukerrem Xan Atif, Voice of America Diva Radio Şeb Qadr. وێنەیەن مکەرەم خان کەتە ناف وێنەیەن 2200 ڕۆژنامەوانە لە سەروی دیواری. ئەو گشت هاتنە کوشتن لە دەمەی کارên خۆ. پتر لە وان وڵاتên ئازادی لە ڕۆژنامەوانیە ڤەبەرکری یان jî وڵاتên شەڕلێ. Li Sûriya jimara herî mezin 29 rojnamevan par hatin kuştin. Peyamnêrê NBC Richard Engel ketibû xeteriyê û digel hevkarên wî hatin revandin. Piştî 5 roja hatine rizgar kirin. Li vî welatî dever hene komelek birêve dibet, deverên dî grûpên dî birêve dibin. Li Şama paytext ku hêşta di destê hikûmetê de ye, tu nizanî baweriyê bikê bînî. Kî dêşiyan hebitin bi silametî te derbas biket rexek dî. Ez ditirsim salabêt jî Sûriya li serê listê bimînitin. I fear that next year this list is Syria is going to be very well represented on this next year's list as well. Piştî Sûriya Somaliyetê par 12 rojnamevan lê hatine kuştin di pêra Brazîl paşî Pakistan. Navêtevayiya wan ketiye wê lîsta li sala 1837 rêzbenda wê dest pê kirî. Richard Engel dibêjîtin wan hemû rojnamevana jiyana xwe ji dest daye çekî wan heş ji karê xwe kir. Herêz xendan dengê Amerîka.
و فیلمی سینماکاری کورت مانو خلیل یه بناوی خوی میشن هنگف خلاتی دی سولر یه 2013 ورگرتیا خوی میشن هنگف چیروکا کردکیا دشر ترک و کردان دا هر تشت جدز دایا او پنابری سویسرا دبا و بحزا خوا یا خوی کرنا میشن هنگف جیانک نو دست پیدکا هرکس شارزای برهمین مانو خلیل بتند زانتن درد مروفان لدفرین شران و نرحتیا نافروک و تشتی هفت پشکی وان فیلمایا مانو خلیل پتر جدوانزده فیلمان برهم اینانا چند جوانا داکیمنترینا لی کسایتین پرانیا فیلمینوی خلک در بدرو پنابرن او بخوشی جسال 1986 ورا جقامش لسوريا دركتيا ولسويسرا آكنجي بويا فيلميوية داوي تاما هنگف يانجي خودي ميشن هنگف برهميوية بهفكارية ديگال تلفزيونا سويسريو كانال فرانكو جرمن آرت يكم جار في برهمي خلاتي فستيفالين زولوتورن ورگرت چند برهمين دين مانو خليل لفستيفالين سويسري ين أوروبي و جهاني جهاتنا نشاندانو چند جوانا خلات ورگرتنا بین رندلال جبو تماشا کرنا برنامه ما و چندین راپورت و هفپیوین و بابتین دی هندکارن سردانا مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا بکن ایمیل ما kurtconnection@voanews.com فیسبوک kurd connection حتی جارکا دی استافی لحفگه هندنا کردان هیویا دمن خوش جوارا دکا